مانگێک تێپەڕی بەسەر ڕاگررتنی گەشتی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لەمای ئەو مانگەدا جگە لە ناو ناوبانگی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان زیانەکان بە دەیان ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت. یەکێک لەو زیانانە بەر کۆمپانیەکانی هێڵی ئاسمانی کەوتووە کە لاگەری بەردەوامبوون و ڕاگررتنی گەشتە نێودەوڵەتیەکاندا بیریان لەوە کردوێتەوە کە چیتر ئەوانیش بەردەوام نەبن. هێڵە ئاسمانیەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر حسابێکی مەبدەئی بۆ بکەین لەگەڵ لە هەموو گەشتێکیانات نزیکەی 50,000 دۆلار زەرەریانە. زۆر بەجددی ئێستا هێڵەکان ئەوانەی هێڵە ئاسمانیەکانی دەرەوە کە گەشتیان هەبوو بۆ هەرێم بیریانەوە کردوێتەوە کە ئۆفیسەکانیان داخەن بە شێوەیەکی نەکاتی بە شێوەیەکی بەردەوام و هێڵەکانیان ڕابگرن. کارگۆ و هێنانی کەلوپەل و پێداویستی و ئەنجامدانی بازرگانی نێودەوڵەتی یەکێکی ترە لەو زیانانەی کە لە ئێستادا هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێت. بە جۆرێکە بازرگانیکردن و کارکردن لە کارگۆدا ڕێژەکەی سفرە. ئێستا ئیشەکان تقریبان لە 100% وەستاوە بە تایبەتی کارگۆکە و بەشەکانی تریش هەمووی زەرەر و زیانێکی زۆرمان پێکەوشت و چکێمە نزیکی بۆ 600 کارمەندمان هەیە کامانە مانگانە پێویستە موچەیان پێ بدرێ. جگە لەوانە کۆمەڵی مەساریفی تەشغیلیمان هەیە کە مەتار داشخرێ دانەخرێ ئێمە بێ هەر بیدەین لەبەرەوە زیانێکی زۆر بەر ئێمە کەوتەوە ئێمە کۆمپانیاکەی خۆماکە کۆمپانیای ئەزمەرێرە. ئێمە توان بڵین دوورین لە سیاست. ئێمە کۆمپانیایەکی کەرتی تایبەتین کە کارەکەین و توانیمانە خزمەتێک بە ژێرخانی ئابووری ئەم شارە کوردستان بکەین کۆمەڵێک کارمەندی زۆر بخەینە ئیشەوە کە ئەمانە هەموو دۆزنەوەی بواری ئیشکردنە بۆ ئەمانە. ئەگەر ئەم وەزعاوە بەردەوام بێ بۆ چەند مانگی لەوانەیەتی ئێمەش لە نقطەیەکە بڵێم چی نازانم بڵێم چی دایخین. ڕاگررتنی گەشتی نێودەوڵەتی زیانی مرۆیشی بەدواوە بووە کە لە ئێستادا ئەو نەخۆشانەی لە دەرەوەی وڵات چارەسەر وەردەگرن ناتوانن گەشت بکەن. لە هەمان کاتیشدا ئەو پزیشکە بیانیانەی کە لە هەرێمی کوردستان چارەسەری نەخۆش دەکەن ئەوانیش ئاستەنگ دروست بووە لە بەردەم گەشتکردنیاندا. لەم سنتەرەدا کۆمەڵێک دکتۆری هندی کار دەکەن لە بواری چارەسەری سروشتی بۆ شەلەل و بۆ شەلەل دەماغەکان. لە هەمان کاتدا زۆر جار دکتۆرەکان لە هەندستانەوە دەهێنین بۆ خستەخانەی شۆڕش بۆ نەخۆشخانەکانی کە بۆ ئەوەی لە خۆشمان لێرە بۆ ببینن. جاران زۆر بە ئاسانی دەچوین تەقدیممان دەکرد بۆ ڤیزایان بۆ ئیقامە زۆر بە ئاسانی بۆمان دەکرا. ئێستا لە وەتای مەتاڕی سلێمانی داخراوە کارەکانمان قورس بووە. من لە ئێستادا مشکلەی هاتنەوەی سێ فیزیۆ سێ ڕاهێنەری سروشتیم هەیە کە ئیقامان هەیە لە کوردستان. ئەوە ماوەیەکی زۆرە دایانوێ بگەڕێنەوە ئەگەر بگەڕێنەوە لە بەغاوە ڕێگان پێنادەن یان کە ڕێگایان پێ بدەن لەبێ سەر لە نوێژارێککە ڤیزایان بۆ بکەمەوە. کەرتەکانی ئابووری، تەندروستی، گەشتیاری و دەستی کار زیانی زۆریان بەرکەوتووە. هەموو ئەو کەسانەشی لەو کەرتانەدا کار دەکەن لە دوودڵی و دڵە ڕاوچێدا دەژین و داوای چارەسەری بەپەلە دەکەن بۆ تێپەڕینی ئەم بارودۆخە. ئەوان دەڵێن ئێمە بووینەتە قوربانی سیاسەت و سیاسیەکان. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.